بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يكي تر لنشان كان قيامت باسقين كايش بريتيلا درهناني كان زاكاني زوي تر كان زاكاني زوي همشتك أقريتوا هر لا زير وزيو أوانوا هر لوي كالجير بحريشا وكو مرواري وقوهر وأوانا ولا نوتو بترول وأشتانش كالجير زويا بغمري خواه صلى الله عليه وسلم لفرموديك فرمي ستكون معادن فرمي معدنكاني جير زوي خلق دستي بيقا وأتواني دريبكا بلان كي دريكا فرمي يحضرها شرار الخلق خرابتريني بونا وركان دسيان بيقا واتوان دريب كان طبعا لكونيشا كان زاهر در هاتوه خلق هبوا عالطوني در كردو لجير زوية مسي در كردو لجير زوية جورها مادي در كردو لجير زوية حتى قوقر ديشان در كردو برام در كردنكي جزئي بوا يعني نقشتون با سرچاوكي وتواني بيانا كم كميش دريكن نان تواني وبقشتي شتيكي زوري بيدركن يقنا لسردمي كونا بو لسردمي بيغمرا صلى الله عليه وسلم آلتون هبوا سيركي مس هبوا قلغاني عن بيدروس كردوا آسن هبوا قلغاني عن بيدروس كردوا يعني معناه وين أم كان زان در هاتون لو سردمشا جاء پیغمبر صلی الله علیه و سلم لفرموده که آوا باسیگا فرمی در هاتنی کی زور با گوجمه ایتر بکره به اقتصاد بکره به سرچاوی کی گوری دارایی او افرمی لآخر زمانه و افرمی آنشی دارین خرابترین بونورکانی زوی طبعا يما زانين كزورترين كانزا لم خور هلاتينا وراسته بۆیە سەیرەکەین زۆرترین شەڕیش لەسەر ئەو منطقەیە لە هەموو عالەمە زۆرترین شەڕ لەسەر ئەو منطقەیە ئیتر بە چواردەوری خۆڕهەڵاتی ناوەڕاستیشە شوێنانێکی بەرکەوتووە ئێستا وڵاتی سۆماڵ یان سەیرەکەی ئەثیوبیا و مۆریتانیا و لەوە بڕۆ بۆ بیلادە ئەفریقیەکان بەگشتی زۆر دەوڵەمەندە بە کانزا وەختی خۆشی کە ئەوروپیەکان لە جەنگی جیهانی یەکەمە کە دەوڵەتی عوسمانیان ڕوخان دەسەڵاتیان نەهێژ لەو منطقەیە ڕاستەوخۆ پەلاماری و شوێنانەیاندا تا سریلانکا و کۆ هەمووی نایجیریا و مالی و ئەو وڵاتانە هەر هەمووی ئەو وڵاتانە زۆرترین زێڕیان لەژێر خاکا بوو هەستان فەڕەنسا و بەریتانیا ومانە دابەشیان کرد بەسەر خۆیانە عەقدیان کرد لەگەڵ یەکتریا ئەم ماوەی 100 ساڵ لەوێ بمێنێتەوە ماوەی 50 ساڵ و ماوەی 80 ساڵ و ماوەی 70 ساڵ ئەو ماوەیە زانین چی بودایان نابوو ماوەی تەواوکردنی ئەو کانزایە بوو کە هەمووی دەرکەن جا هەموویان بە خەڵکەکەی خۆشی دەرکرد هەموویان بە خەڵکەکەی خۆشی دەرکرد وەکو کرێکار بەڵام بەرهەمەکەی هەمووی خۆیان بردیان یعنی ئەو جۆری ئاڵتون و زیوەی کە لە با بڵێین ئەو وڵاتانەیە هەبووە باشترین جۆریش بووە ئەمان دەستیان بەسەراگرت لە ڕێی شەریکاتی خۆیان وەر هەمویان دەرکرد دوای ئەگەر بیتە دەوڵەتەکانی خلیج کە نەوتی هەبوو وەکو عێراق و کوێیت و سعودیە و ئەمانە عینن شت یەک شەریکەی نەوتی عیملاق نییە هی ئەوان نەبێ هەمووی هی ئەوانە هەموو ئەوانەی کە نەوت دەرەکەن لە خاکی ئەم وڵاتانەیە کە تۆی بینی لە سووریا و عێراق و لوبنان و بڕۆ بۆ فەڵەستین و بۆ کوێ هەمووی تۆی بینی هەمووی عایدی کۆمەڵە شەریکەی گەورەی یەهود و نەسارایای ماسۆنیەت خۆمان کوان شەریکەیەکمانەیە بۆمان دەربێنن نیم هەمووی ئەو شەریکانەیە دەریێنێ هەمووشی هی ئەوانە تەنانەت ئارامکۆ کە گەورەترین شەریکەی نەوتی توانم بڵێم عالەمە هەر هەمووی لە سعودیەیە سەیرەکەی دەرهێنەرەکان هەر هەمویان ئەوروپی و ئەمریکین
عربی تیانیە و هێشتا سعودیە نەیتوانیوە بێ بە خاوەنی لە 160 شەریکەکە خۆی، هێشتا لە 140 بەدەسەوە، ئەویش لە 120 بوو، ماوەیەکە کردوێتی بە لە 140 کەیتر گەورەترین بەرهەمی نەوتی لێوە دەرەهێنرێ لە عالەمە. بەدەست کێوەیە؟ بەدەست ئەمریکاوەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت تەحذیرها شرار الخلق، خراپترینی بوونەوەرەکان دەستیان پێگا ئەوان دەریەکەن. خۆگەر بەدەست خۆمانەوە بووە، بەدەست خەڵکی ئەو وڵاتانە خۆیەوە بووە، ئێستا شتێکی تر بوو. ئێستا هێز لە دەستی ئەوانە نەبوو، هێز لە دەست خەڵکەکە خۆیان بوو. بەس مادام بەدەست ئەوانەوە هێز هەر بەدەست ئەوانەوە بێت، چونکە تر اقتصاد هێزە. بە شێوەیەکی تر ئەوانەی یەکەم کەس بوون غەواسەیان دروست کرد و بەژێر ئاوا بڕۆن زێر و خشلی ناو ئاو دەربکەن، کێ بوون؟ هەر و خۆمان بووین نەوەڵە. ئێمە ئێستاش نازانین غەواسە چێ، نەشمان دیوە مەگەر لە فلیما دیبێتمان. هەر ئەوان بوون غەواسەیان دروست کرد و چوونە ژێر بەحر و دەیان هەڵکەندن و گەڕانیان کرد و ئەنواع خشل و زێر و زیویان دەرکرد، هەموویان بر بۆ خۆیان. تا هەندێک لە دەوڵەتە عەرەبیەکان بوون بە خاوەنی غەواسە، دوایی چیان دەستکە و هەروەیان دەستکە و بڕۆن پاشەڕۆی غەواسەکانیەوان پاککەنەوە، چونکە ئەو غەواسان لە ژێر ئاوا کە ئیشەکەن پیسایی بەجێهێڵن. بۆیە ناچار یەکەم غەواسەکە دروستیان کرد لە میسر، بۆ دروستیان کرد ئەو پاشەڕۆیانەی کە لە ژێر دەریای سووریا بەهۆی غەواسە گەورەکانی ئەوانەوەیە کە دەریاکەی پیس کردو پاکیکەنەوە. فلتەریان دروست کرد، غەواسی فلتەر، بەس بۆ گەشتن، بە هیچ نەگەشتن. بە شێوەیەکی تر منەظەمەیەکیان دانانایانە یونسکۆ. یونسکۆ زان چییە؟ منەظەمەیەکە بەرپرسە لە هەموو ئاثەواری عالەمی، هەرچی شوێنەواری عالەمە ئەبێ ئەو بڕوا لێکۆڵینەوەی لێ بکا و بیناسێنێ وەکو شوێنەوار. ئەم منەظەمەیە هەموو یەهودی و نەسڕانی و ئەمریکی و ئەوروپی لە هەموو وڵاتێکان لێکۆڵینەواکەن و بۆیان هەیە، کەس بۆی نییە دەستیان بگرێت. هەرچی ئاسەواری زەویە ئەوانەی دۆزنەوە، چەندیان لێ بوێ بن بۆ وڵاتەکانی خۆیان، چەندیان لێ بێت زن بۆ خۆیان، هیترەویکەی خەڵکەکە با بۆ خۆی هەر سیر بخوا زۆر نالێ ئاوای لێەکەن. جاوا حەقیقەتە ئەمڕۆ بڕۆ بزانن لەشی خوشکەکەی نەمرود کە لە کوردستان دۆزرایەوە، تیمەکەی یونسکۆ کە ئیتالی بوون چۆن فڕانیان و لەکوێ فرۆشتیان. بڕۆن بزانن گەنجی نەمرود خۆی لە منطقەی بابل و ئەو ناوە کە ئەمریکیەکان هاتن بۆ عێراق چیان لێ کردو چۆن بردیان. بڕۆن بزان تا ئێستش بە ناوی تیمەوە لە کوردستان و لە هەموو جێگایەک چۆن ئەگەڕێن، جیهازیان پێ کەشفیەکەن. هەندێک کوردی نەکبەتی خۆشمان کە بە سوتفا ئەچێ ئاسارێکە دۆزێتەوە لە منطقەی ڕانی و قەڵاتزێ و ناو خەڵک زۆر ئەگەڕێ بۆ ئاسەوە. لە سلێمانی شتیایەتی خەڵکی مەدەنی، بەڵام بیگرن عقوبەی هەیە، بەڵام ئەوان حیمایەیان هەیە، عقوبەیان نییە، ئەشی بن بۆ خۆیان. ئەوەی بە کەڵک بێبن بۆ خۆیان، دوای هەنێک گۆزەشکا و شتێنن ئەڵێ نەمە مێژوویەوەیە، بڕۆن لە مەتحەفەکان تا ناڵیگرن. بۆیە کاچیتە مەتحەفی سلێمانی هەرەوە نابینی، بەڵام ئەو گۆزانە هەمووی پڕ بۆ لە خەشڵ. هەتا خەڵک هەیە لەو شار باشێڕە گۆزاڵتونی دۆزیوەتەوە کە وەختی خۆی خەڵکی ئەوسا کە کۆنەکان کە ژیاون 2000 ساڵ لەمە پێش لە کوردستانە یا لە جێگای تر قەنەعەتیان وا بووە ئەوان لەناو قەبرەکەیانە زینوەکرێنەوە پێویستیان بۆ کەلوپەلا بێت لەگەڵیانە ناشتویانە. ئیتر تا ئێستاش ئەگەڕێن وە دۆزرێتەوە، خەڵک هەبووە لە زەویەکەی خۆیان دۆزیوێتیەوە. من دەیانت بۆ هێنم لە مەنتیقەی نۆدێ و چەمەکۆ و ناوە لە لای خۆمانەوە کە من دایکم خەڵکی ئەو ناوەیە، دایانت بۆ هێنم لەوێ دۆزیویانێتەوە و دەوڵەوەنیش بوون پێیانێکیان، چونکە فریا کەوتون ئاو دیوی ئێرانیکەن و بە دزیەوەی فرۆشن، بەزانێکیان فریا نەکەوتن. جا بەڕاستی ئەوە ئەو مەعادینەیە ترکە لە هەموو عالەمە تەماشایەکەی سەرچاوەکەی بەدەست کێوەی، هەر بەدەست دوژمنانیم دینەوە و ئەم ئیسلامەوە و هەروانیش دەریەکەن. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ تحذيرها شرار الخلق، خراپترینی بوونەوەرەکان استیفادە لەو مەوادە ئەکەن دەریەکەن بۆ خۆیان. خراپترینی بوونەوەرەکان زانایانە فەرمون یعنی کافرەکان دەستیان پێگا، دەستیان بە سەرچاوەکەی و بە غەزێنەکەی ئەگا.
وكدسيشان بيجش لتشيا بكاريان جورها تشكي لدروس كان بو كشتني يما خو بكارينا يعني بو دان كردنەوەی زەوی و خۆشکردنی ژیانی مرۆڤایەتیەوانە نەوەڵا بۆ بەکاری ناهێنن تەکنەلۆژیایەکی پێ بەرهەمەهێنن بۆ خزمەتی خۆیان کابێ یەکەم جار خزمەتی خۆیانی پێ بکەن دوایی تر ئەگەر لە ڕێی بالەوە بێ لە ڕۆی کۆنەوە بێگاتە دەستی تۆش خەنیە بی پێی لە خۆشیە یان جاری وا هەیە بە پارەیەکی زۆر کە ئەسڵەکەشی ماوادەکەی لە خاکەکەی خۆتا بردوێتی پێتە فرۆشێتەوە لەلای عەبدوڕەزاق مصنف عبد الرزاق لأبو هريرة فرمي لتظهرن معادن في آخر الزمان يخرج إليه شرار الناس فرمي لآخر زمانه كان زاكان در أكون لزويا كي بوي درجة خرابترين يبون وركان بوي درجة طبعا اگر دقت اشتاننا بيوشا خالطوني كالفراد دركه او باس ما انكرت لدرسەکانی پێشوا باسمان کردووە ئەو شاخاڵتونەی کە لە فرات دەرەکەوێ فرات وردە وردە ئاوی کەمە بێتەوە لی دەرەکەوێ یاخود هەر خۆی دەرەکەوێ بە ئەمری خوای پەروەردگار هەر چۆنە بێ دەرەکەوێ دیسان کێ بۆیە چێ خراپترین بوونەوەرەکان بۆیە چنەویش چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێنەوە 100 کەس ئەڵێ ئەڕۆین بۆی ئەشزانن نەوەنویانە کوژێنێکیان ڕزگاریە بێ هەمووی ئەڵێ بەشمەوە یەکەم من بوو يعني من الشيء وشيء بارابن كشي أرون صدق سكان نونه كجريك دانا نجرته أيش أجرته بعطونه ويانا حديثك بس ينكدو فميك دانا نجرته بس نيتو بعطونه وجرته يعني بيت شيء وش دامه كولا كادو هاي كهات ولا مسر سيطران بدانا بدانيو ملبش كانوا برو يكشتي كشلو فرمودي خطي بيك أفرمي لصاد كزنو ونوي أمري أما شون أمري لنا خويانا شركا لسرالتونا كان أو ريتياناتش چونك أبي هنديكي لي درچه بريكي زياتر درچه ياخذ بشكل يعني قصف يعني كان رميانا كان شتلو بابته جالي رجا فرمي يخرج إليه شرار الناس خرابترين كس بوي درچه دسي بيغا طبعا اوي كبيغشتوكي هما نزاين شركه كاني كفري عالميه لدواء اوان كي بيغا لدواء اوان كي بيغا هر خلقي باش بيغا نوالا جاشي كفري عالمي بيغا كده سيهان شيريني ودارو برديمي كيال يلو شيروان يعني خونا لدواء او هنديكي هر بكيه دس مسلمانا ناكبه يجرك يدس يوا للاي طبرانية فرمي لا تقوم الساعة حتى تظهر المعادن الكثيرة لا يساكنها إلا أراذل الناس هو في شو باسي درهنان يكا أمان باسي كيكا يساكنها يعني كي لسري أمانيته بردوامي كي حرسياتيك حمايتي شكي بول قلتوا أو قلتوا مان شو كافرمي أراذل الناس أواني كزور رسوان أوانا أتشن أو كويلاتي قبولا كان بو أوانو أو معادنا فارزن بوان حماية أنا كانوا معسكريان بودانين وآيان بارزنو بقربانيان ابنو بصاقيان ابنو ورندري كان بيبن بسلامتي باهيشتان ليني وخوتان موي اما بياونين آوالين هريو بياون بخوا هربويو باشا يعني امان باروكانيان بو بيشنوي كان بقرقيان خوان دزنابن دس خوان شورناكن ويسيرقي أراذل الناس أوانا كي يساكنها يعني ببردوامي تيا ماونتو ببردوامي إيشي تيا كان وحرسياتي تيا قرنو خوان بو كشتوها برهما قشي بوكي بو شرار الناس سوكتريني إنسانا كان خزمتي خرابتريني إنسانا كان هم ألفاظانا قراوا كوينة كيتو معنانا أبدس طبعا الذين اشتاك معناه بيوتري الجمع بين أطراف الأدلة يعني كان بلغيك لسرشتي هاتبو أبي همو لفظكاني بيني تفسيري يكتري بيبكي شرحي يكتري بيبكي نابتو برو يكدانان بيني قصي لسركي أبي همو بيني
تفسيري يكتري بيبكي. طبعا لا مسندي إمام أحمد فرميك أبراج هاو بلاي بيغمري خوا صلى الله عليه وسلم بارشيك زيوي بيبو كلويك دايبه بيغمر صلى الله عليه وسلم فرمي أما بهدية بوتو وهي من معادننا تيو بهدية بوتو أم كان زا خومان بدسي خومان درمان كردو. فرمي بيغمر صلى الله عليه وسلم فرمي ستكون معادن تحضرها شرار الناس فرمي استو ايوه خلقي باشن ام كان زادر كان يبخشن وبو خوتان بو ملتكي خوتان استفاده ليكن واوتا زكاتي شي ليدن هنا وتانا بو بيغمر صلى الله عليه وسلم فرمي بلام لا اخر زمانه او معادنانا همي دره هنري بلام كي استفاده ليغا خلقك خوي ملتنا نقبتك خوي نا والله شرار الناس استفاده ليغا خرابترين كز استفاده ليغا او جوازيه كي او سجدر شو بلا مثلا خرابترين كاس استفاده ليك. طبعا اگر دقت بين پیغمبری خوا صلی الله علیه و سلم لفرموده که فرمه 5 شت هي اگر تیاتا انا هلکه خوای پروردگارش 5 سزاتان بو نره گسی ام فرموده کی لو فرموده پیغمبر صلی الله علیه و سلم که لو 5 شت چیه أفرمي ولم ينقضوا عهد الله وعهد رسوله إلا سلط الله عليهم عدوا من غيرهم فيأخذون بعض ما في أيديهم. أفرمي هر قومك هر ملتك هر قليل بيماني خوا بشكينن يعني توحيد بشجوخن وبيماني پیغمبر صلى الله عليه وسلم بشكينن يعني سنتيش بشجوخن چونك ديني ما لو دوشتا بيغاتو توحيد وسنت توحيد واتا پرستني الله بتنها لها مكايكاني جيانتا باشا لها مكايكاني جيانتا الله بتنها بپرستي سنتي يعني چي يعني او رباز وريشكي بقريتا بر لپرستنيا كبيغمر صلى الله عليه وسلم قلت يبر دين يمن لو دوانا بيغاتو توحيد السنة كتولي لا إله إلا الله وتوحيده قال محمد رسول الله سنة جالير أفرمك أو دو عهدتان شكان بيغمر صلى الله عليه وسلم يعني لسر سنتي من نكسانك يك خوا پرستی جمان روتان کرده شرک فرمی او کاتا خوای پروردگار دجمنانکتان بسر زالکا غیری خوتان دجمنانکتان بسر زالکا غیری خوتان چونکه اگر لخو من بوده تا راده رحمی پیا کردین لمسلمانان بوده تا راده رحمی پیا کردین گنجاو لناو خلیفکانی اسلاما خلفائك هبه كمسلمان بي وظالم بي ظلم بك بلان رحمي هر هبو بو مسلمانا جاليرا فرمل لغيري خوتان يعني لسر او دينن يكي ولا سري يا او زمانين يكي وقسي بيكن او انا زالك بسردانا همو داهاتكتانا با يكتوز بو خوتان يلتو يكتوز بو خوتان يلتو ايش بش يوي كويلاتي وجاشاتي كاغي بشار دوري على قينا دو بارو بوتو اغنايك همي خون اگرم دو فرمودانا بیلایک اود بو درکوی که بهوی چیه و او خرابترینی بونورانا اتوانن بین خیری ولاتکی ایمه برن بهوی چیه و بهوی اوه خومن اهلی اوانین بیخوین خواه پروردگار بشایسته اومان نازانه بو چی بشایسته اومان نازانه پشتمان کردو تا دینه کمان اوه لبر اوه اما یکی کی تربو لنشانکانی آخر زمان که پیغمبر خدا صلی الله علیه وسلم لفرمودگان باسی کردو جا بیرتان به پیموتن وتم فرمودگانی آخر زمان چیروگ نیه بگیره تو سری